37 ساڵ بەر لە ئێستا و لە کۆتاڕۆژی مانگی ڕەمەزاندا بوو گوندی وەرەی سەر بە ناحیەی بێتواتە کیمیاباران کرا. خامناکترین یادەوەری بۆ عەزیز بوون بە قوربانی 5 کەسی نزیکی خانەوادەکەی لە نێویاندا باوک و 2 خوشک و 2 برای بەیەکەوە شەهید بوون. عەزیز بەدەم چاوی پڕ لە حەسرەتەوە دەڵێت هەرگیز ئەو ڕۆژەی بیر ناچێت. پیرۆزی خوشکی بەڕۆژوو بووە و پێی وتووە کاکە زۆرم تێنووە و داوای ئاوی کردووە، بەڵام بەر لە شکاندنی ڕۆژوەکەی شەهید بووە. ڕۆژ ها ئاوا بی ها ئاوا نەبی عەڵەم چاوەڕوانی بەربانجە کرد، هەمووی خەرک ئازری کرد بوو، بەیانی جێژنا، هەمووی چکلاتی ئازر کرد بوو، لوقمەی ئازر کرد بوو، چێ بەیانی جێژنە و هێوارە ئاخر ڕۆژە، ڕۆژی مانجی ڕەمەزانی پیرۆزە. ڕژێمی بەحسی لە ناوچۆ شتەچوەی بەسەر هیناین، شتەچوەی بەسەر گوندی وەرە داهینا، تەنها مەسەلەوە کورد بووین. 5 کەس میماری خۆ باوم، 2 برام 2 خوشکیشم. ڕۆژێکی زۆر نەخۆش پیرۆزی خوشکم ئەو ڕۆژە ئەوەندە تێنی بوو ئەوەندە تێنی بوو گو پیرۆزخان لۆ عێدزی وەی گو کاکە ئەوەندە تێنی بوویمە بە زمانی بە ڕۆژی زۆر پێنەسوو حکومەتی ڕژێمی بەحسی لە ناوچوو ژەهری بەسەردا ڕێشتی سەرجی قەدەغە کراو نابەخواین بە زمانی بە ڕۆژی ئەو خوشکم ڕۆی ناکرێ و نابینە خۆدە بۆ ئاوم قەتح کرد بە پاشی ئەوەی. کەسوکاری شەهیدان دەڵێن دوای تێپەڕبوونی 37 ساڵ بەسەر کارەساتی کیمیابارانکردنی گوندی وەرێدا ئاوڕی پێویست لە کەسوکاری شەهیدان نەدراوەتەوە و خزمەتی کەسوکاری شەهیدان و سنوورەکەش نەکراوە. ئەوەی گوندی وەرێش زیاد دەکاتەوە لە شوێنەکانی تر ئەم کارەساتە دڵتەزێن و ناخۆشەیە کە سبەی جەژن بووە، ئەو ڕۆژێکی کیمیابارانکرا ڕۆژی عارەفە بووە، خەڵکی خۆی ئامادە کردو بۆ خۆشی و دڵخۆشی و شادی، بەڵام بەداخەوە ڕژێمی بەعسی بەم ڕۆژەی گەیاندین. بەڵام ئەوەی کە دیسان ئێمە دڵگرانتر و نیگەرانتر دەکات ئەم بێباچی و بێهەڵوێستیە بەرامبەر بە کەسوکاری شەهیدان بەڕاستی بۆ ئێمە جێگای داخە. بانکی مەغریبێ بوو هەممان بە ڕۆژێ بووین و کارەساتێ کوێ بوو ناجێڕدێتەوە قەت ئەو کارەساتە قەت لەبیر ناچی. وەڵای ئێستا بەس زادەمان لۆخرکەن بریندارەکانیش چارەسەرکەن، چاومان زەعیفە و حەساسیمان هەیە و ئەو هەڵە. ڕژێمی بەعس 37 ساڵ لەمەوبەر گوندی وەرەی سەر بە ناحیەی بێتواتەی بە چەکی قەدەغەکراوی کیمیایی بۆردومان کرد. بەو هۆیەوە 38 کەس بوونە قوربانی و شەهید بوون. لەم یادەدا بەشێک لە بەرپرسانی حکومی سنوورەکە تەنیا بەدانانی تاجە گوڵینەیەک بەشداری مەراسیمەکەیان کرد و کەسوکاری شەهیدانیش ناڕازین کە ئاوڕی پێویستیان لێ نەدراوەتەوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، گوندی وەرەی سەر بە ناحیەی بێتواتە.